ناوا مجتمعي دا هنگی دید هنف سوی هاتا گرتن اکثر پمپا که بکار تینید آیا اوه یعنی یا خطره ایلا وی گوه بکار بینید اگر بکار نینید خطوریتک هیا لسر جیاناوی؟ حساسی کپو عادة خطوريتكي نییە لەسەر ژیانی ئینسان ئەگە دەرمانیش بەکارنێنی عادەتەن یعنی زۆر بەیان بەڵام بەکارهێنانی دەرمانەکەی خۆی کە دکتۆری پزیشکی خۆی نووسیان نیشانەکانی زۆر زۆر کەم دەکا دوو نەخۆشیمان هەیە زۆر لەگەیەک علاقەیان هێڕە بوو هەستیاری لوت نزیکنێک زۆر نزیکن بیت ئەم حتا لێک جدا ناکەین گەلە جارا بەخۆی با ئەوانەی ڕبوویان هەیە نیشانەی سنگیان هەیە بەڵێ بەس ئەوانەی کەپوو عادەتەن بەس نیشانەکان لە کەپوویتیان بەس زۆر کەس ئەوانەی کە ڕبوویان هەیە و هەستیاری لوتیشیان هەیە شتێکی پێکەوە یعنی بۆری ئەندامی بۆری هەناسەی سەرەوە زۆر مرتبطە لەگە بۆری ئەندامی هەناسەی خوارەوە یعنی پێکەوەنا زۆر زار نەخۆشەکان پێکەوە ڕوو دەدەن زۆر باشە دکتۆرە چ کاتێک پێویست دەکات مەسەرەن نەخۆش سەردانی پزیشکی پسپۆر بکات هەموو کاتێک پێویست دەکە یان خۆتە زانی ئێستا لە کۆمەلگای ئێمە ماشەڵڵا خەڵک عیلاج و دەرمانەکان ناوشتی باش دەزانێت هەر لە خۆی دەچێتە سەیدەرێ و عیلاجێک وەردەگرێت ڕەنگە بەکاری بێنێ بۆ شتی دیکە خراپ بێتن ینی هەندێک سپرای کەپووی هەیە کە ئێستا زۆر بەربڵاوە ئەسڵەن نابێت لە هەفتێک زیاتر بەکاربینێ ئەمە یەک هەفتە زیاتر پێیان دەگوتڵێ دیکۆنجستنتی ئەوە جەماعەتی زایلۆمیتازۆلین ئەو یعنی ئەو جەماعەتە بەعام یعنی ئەو ناوە علمیەکانیتیان نابێت لە هەفتێک زیاتر بەکاربینی ئەمە ئەو عیلازانەی کە لۆ نەخۆشی هەستیارلووت بەکاردێنین مانگێک بەکاردێنین بێ زەرەر و زیانی نییە بەڵام ئەوانی یەکەم جار باسم کرد ئەو دیکۆنجستانتانە لە هەفتێک زیاتر ئەسڵەن یەک سەعات کەپووی نەخۆشی باش دەبی بە 5 ساعات قەپاتی دەکا یعنی عکس ئیش دەکا بەڵێ هەر زیاتر ئیشکە ئەو با بڵین ئەو میکۆزایی لەناو کەپووە یا خود ئەو گۆشتەی لەناو کەپووە ئەستورتر دەکا و ئەسڵەن یعنی شێوەی دەگۆڕێ تێکی دەدا جوان ئیش ناکە لۆ چەند ساعاتێک پاش بەکارهێنانی ئەو دەرمانە